لە ساڵی 2016 کار و چاڵەچەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە سنووری پارێزگای هەولێر بەم شێوەیە بووە. 541,066 مەتری چوارگۆشە لە مین پاکراوەتەوە، 6 چێلگەی مین پاکراونەتەوە و گەڕاندراونەتەوە بۆ خاوەنەکانیان. 2455 مین و تەقەمەنی نەتەقاو دۆزراونەتەوە و لە ناو براون. 293 مینی جۆراوجۆر پوچەڵ کراونەتەوە. 195,770 مەتری چوارگۆشە لەلایەن تیم لە ناوبردن پشکێنراوە بە چاو. 1,625,169 مەتری چوارگۆشە لە خاچی پیسبوو نیشانە ڕێژی بۆ کراوە. 2 خولی ڕاهێنان ئەنجام دراون. 6,448 مەتری چوارگۆشە لەلایەن تیمەکانی دڵنیایی جۆری کاری نمونە سازیان بۆ کراوە. هەروەها تیمەکانی وشارکردنەوەش بەردەوام بووینە لە وشارکردنەوەی هاوڵاتیان لەو ناوچانەی کە کاریگەرن بە مین و تەقەمەنی. سەبارەت بە قوربانیەکان لە ساڵی 2016 بەداخەوە ئاماری قوربانیەکان زیادی کردووە کە 14 قوربانی یان بەرکەوتووی مین هەبووە کە بەداخەوە 4 کەس ژیانیان لەدەستداوە. ئەمەش بەراورد لەگەڵ ساڵی 2015 بە تاکید زیادی کردووە کە هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ قەیرانی دارایی، چونکە زۆر هاوڵاتی سەردانی ناو چێلگەمینیان کردیا بە مەبەستی کۆکردنەوەی گژوجیای بەهاران یان مەبەستی دیکە.